شەوین وە لە سەردەی مانگی دوی ساڵی 1984 ئەم برادرە خۆشەویستانە لە ماڵی کارگەری کۆبووینەتەوە بۆ ئەوەی شەوێکی خۆش و بەختیار بەسەر بەرین لەگەڵ هەڤاڵانی گۆرانی بێش مامۆستای دەنگناسک مامۆستا برای مەحەمە و کاڵەوەلی و مۆسیقاژان کاتە جەمال و کاک براهیم و کاکە ڕەحیم هیوامان وایە ئەم شەوە خۆشە بێ بە هوێنی خۆشی و بەختیاری بۆ میلەتەکەمان میلەتی کوردی خۆشەویست هیوامان وایە کەوا هیچ کاتێک نەکبەتی و ناخۆشی نێ بەسەرم کۆمەڵە ئازادی ویستەی وڵاتە خۆشەویستەکەمان ئیتر سپاس
شەوین وە لە سەردەی مانگی 2 ساڵی 1984 ئەم برادرە خۆشەویستانە لە ماڵی کاکجەلیل کۆبووینەتەوە بۆ ئەوەی شەوێکی خۆش و بەختیار بەسەربەرین لەگەڵ هەڤاڵانی گۆرانی بێش مامۆستای دەنگناسک مامۆستا برای مەحەمە و کاڵەوەلی و مۆسیقاژەن کاکە جەمال و کاک براهیم و کاکە ڕەحیم هیوامان وایە ئەم شەوە خۆشە بێ بە هەوێنی خۆشی و بەختیاری بۆ میلەتەکەمان میلەتی کوردی خۆشەویست هیوامان وایە کەوا هیچ کاتێک نەکبەتی و ناخۆشی نێ بەسەرم کۆمەوە ئازادی ویستەی وڵاتە خۆشەویستەکەمان ئێتر سوپاس
شەوی نوێ لە سەردەی مانگی 2 ساڵی 1984 ئەم برادرە خۆشەویستانە لە ماڵی کاکجەلیل کۆبووینەتەوە بۆ ئەوەی شەوێکی خۆش و بەختیار بەسەربەرین لەگەڵ هەڤاڵانی گۆرانی بێش مامۆستای دەنگناسک مامۆستا برای مەحەمە و کاڵەوەلی و مۆسیقاژەن کاکە جەمال و کاک براهیم و کاکە ڕەحیم هیوامان وایە ئەم شەوە خۆشە بێ بە هوێنی خۆشی و بەختیاری بۆ میلەتەکەمان میلەتی کوردی خۆشەویست هیوامان وایە کەوا هیچ کاتێک نەکبەتی و ناخۆشی نێ بەسەرم خۆمەوە ئازادی ویستەی وڵاتە خۆشەویستەکەمان ئیتر سپاس
شەوی نوێ لە سەردەی مانگی 2 ساڵی 1984 ئەم برادرە خۆشەویستانە لە ماڵی کارگەری کۆبووینەتەوە بۆ ئەوەی شەوێکی خۆش و بەختیار بەسەربەرین لەگەڵ هەڤاڵانی گۆرانی بێش مامۆستای دەنگناسک مامۆستا برای مەحەمە و کاڵەوەلی و مۆسیقاژەن کاکە جەمال و کاک براهیم و کاکە ڕەحیم هیوامان وایە ئەم شەوە خۆشە بێ بە هوێنی خۆشی و بەختیاری بۆ میلەتەکەمان میلەتی کوردی خۆشەویست هیوامان وایە کەوا هیچ کاتێک نەکبەتی و ناخۆشی نێ بەسەرم کۆمەوە ئازادی ویستەی